بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی هەولێر کە سەربەپارتی حکومڕانی هەولێرە ڕۆژی دووشەمە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە لە بازگەی سنووری کۆیە لەلایەن هێزەکانی ئاسایشی سەر بەو بازگەیەوە کاوی هێزەیان سەر بە یەکێتیە ڕێگری لە چەند بەرپرسێکی پارتی و پاسەوانەکانیان کراوە و کە بەرەو سلێمانی بچن و پێیان گوتراوە بەبێ هەماهەنگی پێشوەختە ناتوانن بچنە سنووری سلێمانی. ئەوەشیان خستۆتە ڕوو لە بەرامبەر ئەو کارەدا ڕێکارەکان لە بازگەکان تون کرا و هاتوچۆکان سنووردار کران، بەڵام دوای ئەوەی ڕوونکردنەوە درا کە ئەوەی ڕوویداوە هەڵەیەک بووە و بەمەبەست نەبووە، دۆخی بازگەکان ئاسایی بوویەوە. لێرەدا ئاسایشی هەولێر مەبەستی لە تونکردنەوەی ڕێکارەکان ئەوەیە ئاسایشی پارتیش وەک کاردانەوەیەک ڕێگەیان نەدا بە بەرپرسانی یەکێتی کە لە سنووری سلێمانیەوە بچنە سنووری هەولێر. هەر دوێنێ میدیای یەکێتیش ڕایان گەیاند ئاسایشی پارتی ڕێگەیان نەداوە بەرپرسانی یەکێتی بچنە سنووری هەولێر و لە بازگەکانی ژێردەسەڵاتی خۆیان گەڕاندونیانەتەوە. بە گوێرەی زانیاریەکان لە کاردانەوەی ڕێگریکردن لە چەند بەرپرسێکی پارتی لە بازگەی کۆیە لە چوونیان بۆ سلێمانی ئاسایشی پارتیش لە بازگەی دێگەڵە ڕێگری لە فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و دکتۆر یوسف گۆران ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کردووە لەوەی بچنە هەولێر. لە بازگەی سماقولیش ڕێگری لە لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی کراوە بچێتە هەولێر و گەڕاندویانەتەوە. چاودێران پێیان وایە ئەم ڕووداوانە جارێکی تر نەک هەرپرسی دوو ئیدارەییان سەلماندەوە تێیان گەیاندین یەک ئیدارەیی تەنها وەهمێکە، بەڵکو ئەوەشیان بەگوێی هەموواندا دایەوە کە دوو حزبی دەسەڵاتدار خاوەنی هێزی چەکداری خۆیان و هەر کات بیانەوێت دەتوانن لە دژی یەکتر بەکاریان بهێنن یا لە دژی هەر هێز و لایەنێکی تر چەکداری خۆیان بۆ سەرکوتکاری بەکار بهێنن. شاڵاو مەحموود کە ئافسەرێکی پێشمەرگەی و پێشتر سەر بە بزوتنەوەی گۆڕان بووە لەسەر ئەم پرسە نووسیوێتی لە هەڵبژاردننی 2010 لە دەنگدانی تایبەت دەبوو لە قوشتەبە دەنگ بدەم، لە کۆیە ئەوەی یەکێتی نەبوایە نەیان دەهێشت بەرەو هەولێر بڕوات، لە سەیتەرەی قوشتەپەش ئەوەی پارتی نەبوایە نەیان دەهێشت بەرەو هەولێر داخل بێت. من کە هیچیان نەبووم ئەو کاتە گۆڕان بووم، لەوەی کۆیە وایان زانی یەکێتیم، ئەوەی قوشتەپەش بەڵام بە ئازایەتی برادێکم وایان زانی پارتیم، چووم دەنگمدا و هاتمەوە. ئەو ئەفسەراوەشی وتووە ئەو حزبانی دەسەڵات دوو شاریان پێڕێک ناخرێت و فشە و منەتی دەوڵەت و حکومڕانی ڕەشید و کوردایەتی و دیموکراسیش بەسەر ئەو خەڵکەدا دەکەن کە شەست موچەیان خواردووە و خێرۆمەند بە هانای خەڵکە لافاوبردوەکەیەوە دەکەون.